دوای بڕیارەکەی دادگای کەرکووک بەکردنەوەی دەرگای بازاڕی قەیسەری بە ڕووی دوکاندارەکاندا ماوەی 2 ڕۆژە خاوەنی دوکانە سوتاوەکان دەستیان کردووە بە پاککردنەوەی دوکانەکان و گواستنەوەی ئەو کەل و پەلانەی کە دەکرێت بۆ داهاتوو سوودی لێ ببینن. خاوەنی دوکانەکان داوای قەرەبووی ئەو زیانە مادیە دەکەن کە بەهۆی سووتانی دوکان و کەلوپەل و ئاڵتوونەکانیان بەریان کەوتووە. دەستمان کردووە بە پاکردنەوەی دوکانەکانمان وتی هەرچی شتێکی زیادەتانەیە دەریێنە دەرەوە و ئینشەڵا لە سبەینەوە بەلەدیە هەڵدەسێ بە پاکردنەوەی قەیسەرەکە و وا بڕیارە ئینشەڵا شەمە شەریکە بێ هەموو قەیسەرەکەن تازە بکاتەوە و پاک بکاتەوە. وڵاهی ئینشەڵا جارێ وعدی ئەوەیان داوە کە پاککەنەوە و نوێیکەنەوە دوکاندارەکان دانیشتنەوە دووەم فەقەرەمانەوەی قەرەبوومانکەنەوە لەبەرەوەی قەیسەرەکەی کەرکووک هەموو نەتەوەیەکتیا ئاژایەکەم شە دووەم شە زەرێرمەندی زۆر بووە. وای بیننەوە تا قاسەکەی خۆم دەرم کرد دیتان حاڵ دوکانەکەمان چی بووە. یعنی ئەمە بەس ئەوەندا ئەڵێن و حەسبی الله ونعم الوکیل و ئەو زاڵمە ئەمیشەی کرد هەر بەچی شێوەیەک بێت هەر لە تەقسیر هەر لە کێ بێتەوە هەرەس بێ یەکی تر بێ ئەمە هەروە ئەڵێن حەسبی الله ونعم الوکیل. ئێستا وەڵا دەستمان پێ کرد بۆ قاسەکەم دەرم کرد زامخانەکەم خۆت زانێتە بەرامبەر چاوتانە هیچ شتێ بە عەمەل نەماوە ئەوش قاسەکەم دەرکرد ئاڵتوونەکانی تیای لەبەرەوە دەرەکەمەوە خۆ ئەوەیش بەجێنێنەوە. ئەمڕۆ خەڵک هاتووە ئەوان داوایان لێمان کردووە ئەو شتێکەوە ئەگەر بە لە ئاسن بێت لە ئەلەمنیۆن بێت لە قاسەکان بێت ئەوەی کەوا سوودی ماوە بی دەریکەین و دوای ئەوە ئیتر کە ئەوان دەستیان کردی ئیشکردن ڕێگە نادەن بە هیچ کەسێ بێتە ژوورەوە لەبەرەوە ئەسکە لە ئەبەستن دەستەکەن ئیشکردن بە ئیزنی خوا. وا بڕیارە دوای پاکردنەوەی بازاڕەکە لەلایەن شارەوانی کەرکووک کۆمپانیا تورکیەکە دەست بە نۆژەنکردنەوە بکات کە بڕی 700 ملیۆن دیناری عێراقی بۆ تەرخان کردووە. نوێنەری دوکاندارە زیان لێکەوتوەکانیش ئاشکرای دەکات بە پێی خەمڵاندە سەرەتایەکان زیاتر لە 2 ملیار دیناری عێراقی زیانیان بەرکەوتووە. وەکو زیانی بازاڕەکەی خۆمان وەکو خاوەنی دوکانەکان یعنی بە شێوەیەکی ڕسمی کەس نەخەمڵاندووە بەڵام ئێمە هەریکە لای خۆی مەسەن ئەزانەیە تەقریبی زەرەرەکەی چەنە نزیکەی بە 2 ملیار بەبان 2 ملیار دیناری عێراقی بە هەموویەوە. مەسەن ئەمە جگەلەوەی کە مەسەلەن ئێمە ئەگەرمە حسابیەوەی کەی سەر ڕۆیشتووە ئەوەیشی کە دێ چییە مەسەلەن من دوکانەکەم کاتۆی نزگەی دەفتەرێک دیکۆرات و تەعمیر کردو ئێستا ئەو دەفتەر دووبارە بێ من سەرفیکەمەوە تاوەکو دوکانەکەی خۆم بجێڕمەوە باسی سپیکارشتیوان ناکەم بچکەم ئەوی تریان ئەو شەریکە تورکیا هاتووە ئەوە خەریکی ئیشی ئەوانە بێ نۆژانکردنەوەکە وابزانام نزیکەی بە 600 ملیۆن تەقدیر کراوە بۆ چاکردنەوەی بازار لە بڵین لە کارەبا سپیکاری مەرمەر کۆڵانەکان ناو دوکانەکان سپی بکەنەوە ئەمە ئەم 600 ملیۆنە بەس بە ئەوەدان ڕابڵین. درەنگانێکی شەوی 26 لەسەر 27 مانگی ڕابردوو بازاڕی قەیسەری کە لە دوای قەڵای شارەکە بە دووەم شوێنەواری مێژووی کەرکووک دادەنرێت لە ڕووداوێکی گوماناویدا گڕی کرد و بەو هۆیەشەوە تەواوی قەیسەریەکە کە 365 دوکان بوو سووتە لە ئێستا و دوای تێپەڕبوونی 10 ڕۆژ بەسەر سووتانی قەیسەریەکەدا جگە لە هاتنی چەند لیژنەیەک بۆ خەمڵاندنی زیانەکان هیچ کەس بەڵێنی قەرەبووی مادی بە خاوەن دوکانەکان نەداوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.